بۆ دوورکەوتنەوە لە گۆشت خواردن و کەمکردنەوەی ئازاری ئاژەڵ و باڵندەکان ئەمڕۆ لە هەموو جیهاندا ڕەوتی ڕووەکخۆری گەشەی سەندووە کە هەم لە پێناو تەندروستی مرۆڤدایە و هەم دانانە بە مافی ئاژەڵ و باڵندەکان. پەروەردە ڕۆڵێکی گەورەی هەیە بۆ کەمکردنەوەی ئەو ئاستەبەرزەی گۆشت خواردن کە ئەمڕۆ لە جیهاندا لە فاستفود و خۆراکە میلیەکاندا دەبینرێت و دەکرێ منداڵ هەم لە قوتابخانە و هەم لە خێزاندا فێری سوودەکانی ڕووەکخۆری بکرێت.